بەڕێز کاکە پێشەوای شێخ ڕەوف تەلەفۆنی بۆ کردم، یەکسەر جوابم دایەوە. پێشنیاری ئەوەی بۆ کردم کە مژدەیەکی خۆشی پێیە کە بێم بۆ ناوچە و لانکەی مرۆڤایەتی، ناوچەی چەرموو کە لەوێ بیرەکەیە دەیان ساڵ پێش ئێستا لێدراوە بە هیممەتی ڕۆبۆت جۆردوو کە ئێستا لە ئەمریکایە وە کۆچی دوایی کردووە. ئێرە زۆر شوێنێکی پیرۆزە بە ئەمەکە لانکەی مرۆڤایەتیە. ئەو شوێنە یەکەم جار گەنمیتیا دروست بوو کە بۆ شاهێدی ئەوەی کە نیشتە جێبوو لێرەیە. هیوادارم بە هیممەتی ئەم قارەمانە، ئەم جوامێرە، ئەم سەربازەونە بتوانین ئێرانە نۆژەن کەینەوە شتی شایستەی بۆ بکەین بۆ ئەوەی کەوا ئەم دیارە خنجیلانە جوانە ون نەبێت، هەتاکو وەکو دیارەیەک پێشکەشی قارەمانێکانی سارد و چەرمۆ و چەمچەماڵ و سلێمانی و کوردستانی بکەین. زۆر زۆر سپاس دەکەم مامۆستا شتێکی هەیە بفەرمێت. وڵا سەرەتا سوپاسی جەنابتان ئەکەین کە تاڕسوڵ و برادەرانی کە ئەرکتان کێش هاوڕاستیەکەی ئەم بیرە تەمەنی ئێستا 75 ساڵە. زانە ڕۆبەرت جۆن بردوور ئەزان تووشی کادوی ئەمریکا هاتووە لێرە ماڵەکەی لە پشتمانەوە شۆنی ئەو مەڕانی کە لێرە بۆ بەداخەو خانۆکەی نەماوە. ئێستا ژەبینیم بیرەکە ئاوێ زۆر جوان و پاکیتیا، بەڵام بەداخەوە چواردەورەکەی زۆر وێران بووەوە، هیچ خزمەت گوزاریکی بۆ نەکراوە. ئینشاڵڵا بە هیمەتی جەنابی دکتۆر پڕۆژەیەکی خنجیلانە جوانی بۆ ئەکەین بۆ ئەوەی مێژووی ئەم بیرە بۆ مێژووی ڕۆبەرت جۆن بردوور کە زانایەکی شوێنەوار ناز بووە بە پیاوەکەی پێش مێژوو ناسراوە، لێرە پڕۆژەیەکی بۆ بکەین و دەستی کە دکتۆر خۆش بێت و ئینشاڵڵا شتێکی وا بکەین کە ئەم بیرە لە ناوچوون بپارێزین. بە هیممەتی جەنابەت بێگومان ئێستا ئێمە لە مێسۆپۆتامیای سەرووی ئەو چیایی کە ئەیبینن و پێرن بازیان ئەوە زاگرۆسە، کەواتە ئێرانە مێسۆپۆتامیا و ئەو چیایە زاگرۆس بە مێسۆپۆتامیا ئەبەسێتەوە. زۆر سپاس مامۆستا.